بەڕێزانین سڵاوتان لەبێ خۆشەویستانی فریدۆم تیڤ وەک هەموو بەیانیەک لە ئەکتوێلی سەرجەم ڕۆژەکانماندا ئەو بابەتە گەرم و گرنگانەی ڕۆژ کە لای ئێوەی هاوڵاتی بوونەتە جێگەی پرسیار و گومان لێرەوە لەگەڵ میوانەکانم شرۆڤەی دەکەین. سەرەتاش باس لە ئۆپراسیۆنی مووسڵ دەکەین دوێنێ پێنجشەممە دوای کۆنتڕۆلکردنی مزگەوتی نووری لەلای ڕاستی مووسڵ سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند بە کۆنتڕۆلکردنی مزگەوتی نووری داعش لە مووسڵ کۆتایی پێهات. دوێنێ عەبادی لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ئاماژە بۆ دەکات بە کۆنتڕۆلکردنی مزگەوتی نووری دەوڵەتەکەی داعش کۆتایی هاتوو بە شوێن چەکدارەکانی داعشەوە دەبین لە سەرانسەری عێراق یان دەبێت بکوژرێن یان خۆیان بەدەستەوە بدەن. وەزارەتی بەرگریی عێراق ڕایگەیاند ڕێکخراوی تیرۆریستی داعش لە شاری مووسڵ کۆتایی هات. ئەوەش دوای ئەوە هات کە هێزە ئەمنیەکان و سوپا توانیان کۆنتڕۆلی مزگەوتی گەورەی نووری بکەن لە ناوچەی مووسڵی کۆندا. هەروەها دوای ئەوەی تەلەڤیزۆنی نیۆفەرمی عێراق ڕایگەیاند هەبوونی داعش لە شاری مووسڵ کۆتایی هاتوو دەوڵەتی خوراافە کەوت. لە 19 شوباتی ڕابردوودا ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی بەری ڕۆژئاوایی مووسڵ دەستی پێکردو لە 4 مانگی ڕابردوودا زیاتر لە 800,000 کەس ئاوارە و دەربەدەر بوون. بەڵێبەرزان بۆ شرۆڤەی ڕزگارکردنی مووسڵ و باسکردن لە گرنگی ئەو ناوچەیە لەگەڵ بەڕێز حەسەن جوودی ڕۆژنەمان و نووسەرمان گفتوگۆ دەکەین. بەڕێز حەسەن سڵاوت لەبێت و بەیانیت باش دەپرسم لە ئێستادا گرنگی ڕزگارکردنی شاری مووسڵ چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەیانی ئێوەش باش هەر بشین. لە ڕاستیدا پێشاتێکی گرنگە ڕزگارکردنی شاری مووسڵ، بەڵام کۆتایی شەڕەکە نییە دەبێت ئەو ڕاستیەش ببینرێن. ئەمە ئەم شەڕە بەردەوام دەبێت دوای ڕزگارکردنی مووسڵیش هەر بەردەوام دەبێت، چونکو ئەو هۆکارانەی کە بوو بە هۆی ئەوەی کە داعش دروست بکرێ ئەو هۆکارانە هێشتا ماون. لەبەرەوە بەڕای من تەنیا شەڕەکە بۆ کۆتایی نایە یاخود بڵێن داعش لە عێراق و لە کوردستان بۆ کۆتایی نایە کە لە مووسڵ کۆتایی پێبێ. ئێستا لە ئێستا وەکو دەبینرێ خەریکی ئەوەن کە لە شوێنێکی دیکەی عێراق شوێنێکی دیکەی کوردستاندا پێگەیە خۆیان دروست بکەنەوە و جارێک بە ناوێکی ترەوە یاخود بە هێزێکی ترەوە بە ئەمەدەکارێکی ترەوە ئەو شەڕی خۆیان بەردەوام بکەن. کەواتە داعش لە ئێستادا چەندە مەترسیمەوە لەناو مووسڵدا؟ یعنی بەڕای من مەسەلەکە تەنیا مووسڵ نییە، دەبێت تەماشای تەنیا لە مووسڵ سیر نەکری. یعنی مووسڵ لەوانەیە ئێستا تەنیا ئەو گەڕێکی کۆنی مووسڵ ماوە لەنێو ئەودا هەنێک شەڕ بەردەوامە، بەڵام لە دەوروبەری قەزا و ناحیەی کەسەر بە مووسڵ هێشتا ڕزگار نەکراون، وەکو تەلافەر وەکو باعش وەکو گەلێک شوێنی هێشتا ماون ئەمانە ڕزگار نەکراون. وەکو تریش ینی لە مووسڵ تەنیا برین بە ڕزگارکردنی مزگەوتی نور و گەیشتنی لەشکری تورکیا لەشکری عێراق بە مزگەوتی نور تەنیا ئەوە مووسڵ ڕزگار نەبووە. مرۆڤ ئەوە ئاوا سەیری بکە چونکو هێشتان شەڕەکە بەرەکانی شەڕ هێشتان بەردەوامن. زۆر باشە. لە دوای ڕزگارکردنی مووسڵ دۆخی ناوچەکانی تەلافەر و دەوروبەری چۆن دەبێت بە تایبەتی عێراق؟ دەسەوەر دەکەم شەڕەکە گوڕوتینتر ببێ و فراوانتر ببێ، ینی مەودای شەڕەکە سنووری شەڕەکە بەرەکانی شەڕەکە ئەو شەڕە فراوانتر ببێ. ئەگەری زۆرە کە لە شوێنێکی دیکە
ئەم شەڕە زیاتر چڕووکەتر ببێ بە تایبەتی کە ئێستا لە ناوچەی کەرکووک و گەرمیان و بڵێن شاری بڵێن سەلاحەدین و شاری دیالە لەو شوێنانەش ئەگەری زۆرێکە لە عێراقدا بڵێن ئەم بڵێن داعش بە ناوی ترەوە یاخود هەر بە ناوی داعشەوە سەر هەڵدەن و زیاتر پێگەی خۆیان بەهێزکەن لەو ڕۆژانەوە بزانەوە شەو هەوارەتان بیست نزیکەی 7 هەلیکۆپتەر بەیەکەوە لە سنووری دەوروبەری کەرکووک یەکێک لە فڕۆکە بارهەڵگرەکان هەلیکۆپتەرە بارهەڵگرەکان نیشتۆتەوە و ئەوانی تریش ئەوانیان پاراستووە ئەم هەلیکۆپتەریان پاراستووە ئەمە نیشانەی ئەوەیە کە دەستێوەردانێکی دەرەکی هەیە بۆ مانەوەی داعش نە ئەو هێزانەی کە لە پشت دروستکردنی داعش بوون ئەو هێزانە هێشتان کاریان بە داعش ماوە هێشتان بەرچەوەندەکانە لە مانەوەی داعشە لە فراوانکردنی ئەو شەڕەدایە لەبەرەوە تەسەور دەکەم ئەم شەڕە هەر بەردەوام بێت. باشە پێستان وایە کێ دەستی لە پشت ئەوەیە کە داعش لە ناوچەکەدا بەردەوام بێت؟ خۆی ینی زۆرن هەم دەوڵەتی جیهانی هەن ئەم لە ئاستی جیهاندا هەندێک دەوڵەتی زلهێزن هاوکاریان لە دروستکردن و لە پەروەردەکردن و لە مشقپێکردن و هاوکاریکردنی مادی و تەکنۆلۆژی داعشیان کرد و هەمیش کۆمەڵێک دەوڵەتی هەرێمەکە هاوکاریان کردوون هەروەها کۆمەڵێک هێزیش کە دەوڵەت نین هێزن لە ناوچەکەدا هاوکاریان کردوون لە دروستکردنی داعشدا. داعش هەر لە خۆیەوە دروست نەبوو، داعش هەر تەنیا وەکو هەندێک کەس بانگەشا کە تەنیا لە ئەنجامی جەهل و لە ئەنجامی هەژاری و نەداری و بێداری و لە ئەنجامی زوڵمی شیعە بەسەر سونەدا نییە، بەڵکو کۆمەڵێک هۆکاری دیکەش هەیە کە بۆتە هۆکاری دروستبوونی داعش. من دەمێ ئەوە بڵێم ینی لە دروستکردنی داعشدا لە ئەو شەڕە لەلایەن بڵێن داعش یەک استراتیژێکە بووە. ئەم استراتیژە یەک بۆ ئەوەیە کە ئەو هێزانە هەژمون و هەشتوی خۆیان لە ناوچەکە زیاتر بکەن دەست بەسەر سەرچاوەکان بزەدا و لە خاڵی سێم شەوەیە کە بازارێکی گەرم چەک پۆشتن و چەکڕین لە ناوچەکە پەرە پێ بدەن و گەشت. زۆر کات باس لەوە کراوە کە هێزە کوردیەکان یارمەتی داعش دەدەن لە پێدانی چەک و هەروەها نەوت فرۆشتن بە داعش لە بەرامبەر پارەدا. پێتان وایە ئەمە یارمەتی دەردەبێت کە داعش لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و عێراق بە تایبەتی بەردەوام بمێنێتەوە؟ لە تێنەگەیشتم لە پرسیارەکەت بەڕێز. زۆر جار باس لەوە دەکرا کە هێزە کوردیەکان و دەوڵەتانی دەرەوە یارمەتی داعشیان داوە لە پڕچەکردندا و هەروەها هێزە کوردیەکان لە ناوخۆدا هەوڵیان داوە لە ڕێگەی فرۆشتنی نەوت بە داعش جۆرێک لە پڕچەکردنی داعش یاخود باری ئابووری داعش بەرەو باشتر بەرن. پێتان وایە بە ئەم جۆرە کردەوانە داعش لە ناوچەکەدا بەردەوام دەبێت؟ وەکو باسم کرد ینی کۆمەڵێک هێزی کوردیشی تێدایەتەوە کۆمەڵێک هێز لە پشت دروستکردن و بەهێزکردنی داعشەوە بوون. ینی ئەوان نەوتیان لە داعش نەوتیان نەفرۆشتووە بە داعش، ئەوان نەوتیان لە داعش کڕیوە بە پارەیەکی زۆر هەرزان، بەڵام چەک و سیارە و ئامێری تەکنۆلۆژی و ئەوانەیان گەلێک فرۆشتووە بە داعش. ئەمە هەروەها گەلێک هەواڵ باسییان لەوە دەکرد کە فڕۆکەخانەکانی خۆیان خستۆتە خزمەت داعشەوە. ئەمە بەو مانایە دێت کە سنووری پشتیوانیەکانی داعش گەلێک زۆر بوو. ئێوە ئەو بێنە بەر چای خۆتان لە ماوەی چەند مانگێکدا نزیکەی 9 ملیۆن خەڵک کەوتۆتە ژێر سەیتەرەی داعشەوە. 9 ملیۆن خەڵک واتە 9 وڵاتی بەقەت کوێت، یعنی 9 ملیۆن مرۆڤ جوگرافیایەکی زیاتر لە سێیەکی عێراق و سێیەکی سووریا لە دەست داعشدا بووە. یعنی ئەمە هەروە بە ئاسانی هەروە کۆمەڵێک چەتەر کۆمەڵێک جاهلی هەرتەنیا ئەوانە نەبوونە، بەڵکو کۆمەڵێک هێز لە پشت ئەوانە دەبنەوە پێشەوەی داعش دروست بێت کۆمەڵێک کۆنگرە و کۆنفرانس و پیلان و بەرنامە ئەنجام درراوە. لەبەرەوە یعنی ئێمە دەبێت وا مەزەندە نەکەین کە دروستبوونی داعش کۆمەڵێک جاهلن و کۆمەڵێک
کەسی نەفام و کاڵفام و چەتەن بەڵکو فراوانترە ینی شەڕیدا دروستبووی داعش بەڕای من لە چوارچێوەی دوو تاکتیکدا بووە. تاکتیکی یەکەمیان سیاسەتی پەرتکە و زاڵبەرا بووە، واتە ناوچەکە پەرش و پارچە پارچە بکە و بەسەریدا زاڵبە. تاکتیکی دووەمیش ئەوەیە کە وەکو ناویان لە ناوە سیاسەتی یان بڵێن تاکتیکی کەروێشک ڕاکە تانجی بیگرە، واتە تۆ هێزێک دروست دەکەی، هێرش دەکاتە سەر کۆمەڵک هێزی دیکە، ئەم هێزانەی کە هێرشی دەکرێتە سەر ناچاری وابستەکردن بە خۆتی دەکەیت، واتە هەم هاوکاری تانجیەکە دەکە هەم هاوکاری کەروێشکەکە دەکە. ئەمە سیاسەتێکە ئەم دوو تاکتیکە لە دروستکردنی داعش و لە گەشەپێدانی داعش و لە پشتیوانیکردنی داعش و تەنانەت لە ناوبردنی داعشیش هەر ئەم تاکتیکە پەیڕەو کراوە. بۆیە زۆر ئەو هێزانە زۆر بەلایەنەوە ئاسایی. مەسەڵەن ئێستا تورکیا بۆ نمونە تورکیا ئەوانەیە کە لە بەرەی تورکیەدا تەنگەتاو بوونە بە ڕزگارکردن، تەنگەتاو بوونە بە ڕزگارکردنی تەبقە و ڕەقە و شوێنەکانی دیکە. ئەمە بۆ خۆیان مەسەڵەن ئەوانەیە کە بوون یەک لەوانە استراتیژی تورکیا لە ناوچەکە شکستی هێنا، بە شکستی داعش بۆ منە تورکیا شکستی هێنا. تورکیا لە سووریا شکستی هێنا، لە عێراق شکستی هێنا، لە باشوور شکستی هێنا، لە ناوچەکە شکستی هێنا. ئەمە هەمووی خاڵی گرنگە، یعنی دەبێ ئەمانە ببینرێ. بەڵام کۆی شەڕەکە کۆ استراتیژیەکەش دەبێ مرۆڤ وەکو تابلۆیەکی گشتی ئەوەش ببینێ. تەسەوور دەکەم شەڕەکە لەمە دووە خەستر و سەختتر و دژوارتر دەبێ، چونکو ئەم جەمسەربەندی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و سووریادا هەیە، تەسەوور دەکەم ئەم جەمسەربەندی زیاتر یەکلایی ببێتەوە. بە تایبەتی بۆ منە ئێستا ئەو جەمسەر ئەنیان بڵێن بەرەی تیرۆری سونیگەرە، بەرەی تیرۆری سونیگەرە ئێستا ناخۆیدا پارچە بووە. ئیمارات و سعودیا لەلایەکە، قەتەر و لەلایەکی دیکە پێشەنەوەنە بێکۆ. بەڕێز حەسەن دەمەوێت بپرسم لە ئێستادا ئێران دەیەوێت لە ناوچە سنووریەکاندا و لە سووریا هێڵی شیعە ئاوا بکات. پێتان وایە ئێران بەم کردەوەیە دەیەوێت چی بڵێت؟ یعنی مەسەڵەن یەکێک لە ئەینەکانی داعش مەسەڵەن ئێران بوو. ئێران ئێستا کەوتۆتە ناو شەڕەکەوە، هەم لە سووریا کەوتۆتە ناو شەڕەکەوە، هەم لە عێراق کەوتۆتە ناو شەڕەکەوە، لە یەمەن کەوتۆتە ناو شەڕەکەوە، لە مەسر کەوتۆتە ناو شەڕەکەوە، لە گەلێک شوێن دیکە کەوتۆتە ناو ئەم شەڕەوە. تەسەوور دەکەم لە دوای بڵێن ڕزگارکردنی تەواوی مووسڵ و ڕەقە و ئەمانە شەڕەکان بۆیە منش باسی ئەوە کە شەڕەکان ڕاستەوخۆ و دژوارتر دەبن. یەکێک لەو خاڵانەیە کە دژوارترش دەبێت ئەوەیە کە ئێران مەسەڵەن ئێستا لە عێراق و لە سووریا ئامادەجی هەیە شەڕی پاوانخوازی، شەڕی هاژمونگەرایی لە نێوان ئەمریکا و ئێران بۆ منە ئەم شەڕە لەمە دووە چڵوپڕتر و فراوانتر دەبێت ئەگەری زۆرە کە هەرێمی کوردستانیش ببێتە ساحەیەک لە ساحەکانی شەڕ، ینی گۆڕەپانێک لە گۆڕەپانەکانیش ئەم شەڕ و ململانەیە. تەسەوور دەکەم ئێرانیش ینی هەوڵی هەژمون و مانەوەی خۆی دەدات، بەڵام وەکو دیار دەبێت ئامانجە گەورەکە یەک لەوانە ئێرانە. بەڵام من وا تەسەوور دەکەم تا وڵاتانی سونە نشین تا ئەوانە پارچە نەکرێن، تا ئەوانە یەکلایی نەکرێنەوە، هێرشێک ناکرێتە سەر، ینی هێرشێکی ڕاستەوخۆ ناکرێتە سەر ئێران. بەڵام ئێستا ئێرانیش زۆر تەنگەتاو بوو، هەم لە ناوخۆیدا هەم لە دەرەوە تەنگەتاو بووە. ئەو هیلالەی کە پێی دەگوترێت هیلاری شیعە ئێستا شکاوە، ینی ئەو هیلالە بڵێن پارچە بووە، یاخود بڵێن نەتوانرا وەکو ئێران دەیویست دروستی بکە، چونکو ئێستا بەرەی شیعەگەرا و ئەوانەی کە لە پشت شیعەگەرایی لە پشت ئێرانن وەکو رووسیا و ئەمانە، ئەوانیش ئێستا پێداچوونەوە بە استراتیژیەکان لە ناوچەکە، ینی لە دوای ڕێبوونی هەژمونگەرایی ئەمریکا ئێستا پێداچوونەوە بە استراتیژیەکان دەکەن، ڕەنگ بێ هەوڵ جغرافیای دیکە بکەنە مەیدان شەڕ، بۆی کە زیاتر خۆیان بکەن بتوانن بێنەوە. بەڵام من ئێران لە دۆخێکی زۆر سەختایە،
کەسانێک کە هەوڵ دەدەن شەڕەکە ناو ئێران ناو خاکی ئێران ئەو گەلێک زۆرە دوو وڵات ئێستا پاڵێوراوە بۆ ئەوەی کە شەڕەکەی بچێتە ناو یەکیان ئێران یەکیان تورکیایە هەردووکیان هاوکاتی ڕۆن یەکیان لە بناوی شیعەگەرایی ئەو تریشیان لە بناوی سونەگەرایی خوانچێت هەردووکیان ئێستا پاڵێوراون بۆ یەکەم شەڕەکە ناو ماڵی ئەوانیشەوە حەکەتی زۆرە دوای ڕزگارکردنەوەتی ڕەقە و مووسڵ ئەگەری زۆرە شەڕەکە بچێتە ناو. بەڵێ بەڕێز حەسەن جوودی ڕۆژنامەوان و نووسەر سوپاس دەکەین کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان بوویت و شرۆڤەی ئەم بابەتت کرد. ڕوودەکەینە هەواڵێک تایبەت بە ڕەقە لە بەردەوامی پێشڕەوەکانی شەڕباناندا بۆ ئازادکردنی ڕەقە لە ئێستادا شەڕەکە بە تەواوەتی گەماندراوە. دوای ئەوەی هەردوو قۆڵی ڕۆژئاوا و باکوور لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقە گەیشتنەوەیەک هەروە پێشتریش هەردوو قۆڵی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا گەیشتبوونەوەیەک لە بەشی باشووری ڕەقە هێزەکانی سوورەی دیموکرات توانیان شاری ڕەقە بخەنە گەماروەیەکی تەواوەتی لە هەر چوار لاوە شتەکانی داعش بەو هۆیەوە کەوتونەتە تەنگەتاویەکی زۆرەوە و دەیانەوێت ئەو گەماروەیە بشکن و کۆریدۆرێک بدۆزنەوە بۆ هەڵاتن بەڵام هێزەکانی سوورەی دیموکرات هەموو ئەو هێرشانیان تێکشکاندووە کە چەتەکان کردویانە بۆ شکاندنی ئەو گەمارویە. ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقە 24 ڕۆژە دەستی پێکرد و شەڕوانان ڕۆژ بە ڕۆژ لە پێشڕەوی بەردەوامدان بۆ ئازادکردنی تەواوی ناوچەکانی ڕەقە. ئەمڕۆ 21مین ساڵڕۆژی چالاکیەکەی ژنە گەریلای پەکەکە زەینەب کناجی ناسراو بە زیلانە. هاوکات 11مین ساڵڕۆژی گیانبەختکردنی لەتیفە سەلامەت ناسراو بە زیلان پەپولەیە. لەو بارەیەوە سەرنجتان بۆ کورتە دۆسیەک ڕادەکێشم و دواتر سەبارەت بە کەسایەتی و پەیامی زیلانەکان لەگەڵ میوانی بەرنامەکەم قسە و باس دەکەین. لە ساڵانی 90ەکاندا دەوڵەتی تورک وێرای هێرش و پەلامارەکانی بۆ سەر شار و گوندەکان لە چیاکانی کوردستانیش دەستی بە ئۆپراسیۆنی بەرفراوان کرد. لە مانگی گۆڵانی ساڵی 1996دا لە دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان و ئازادی خوازانی کورد نەخشەیەک بۆ پیلانگێڕی گەورە و ترسناک داڕژرا بوو. بەرامبەر بەو هێرشانە بەرخۆجانی گەریلا و گەلی کورد گەیشتە لووتکە. گەریلای پەکەکە زەینەب کناجێ ناسراو بە زیلان ڕۆژی 3 ژوەنی ساڵی 1996 لە دژی ئەو هێرشانە لە ناوەندی شاری درسیم چالاکیی گیانبازی لە ناو هێزێکی سەربازیدا ئەنجامدا کە سەرقاڵی بەڕێوەبردننی ڕێوەڕەسمێکی سەربازی بوون. لە ئەنجامی ئەو چالاکیەدا دەیان چەکداری هێزەکانی تورکیا کوژران و بریندار بوون. ئەوە یەکەمین چالاکی گیانبازی بوو کە گەریلاکانی پەکەکە لە ناوەندی شارەکاندا ئەنجامی بدەن. زیلان لە ساڵی 1972 لە گوندی ئەلمالی سەر بە شاری مەلاتیای باکووری کوردستان لەدایک بووە. لە ساڵی 1994 لە شاری ئەدەنە دەست دەکات بە تێکۆشان و لە ساڵی 1995 بەشداری ڕێزەکانی گەریلا دەبێت. زیلان لە زانکۆی ئینۆنۆ لە شاری مەلاتیا لە بەشی دەرینناسی بڕوانامەی بەدەستخست و بۆ ماوەیەک لە نەخۆشخانەی ئەو شارەدا کاری کرد. لە کاتی خوێندنیدا لە زانکۆ وردە وردە سەرنجی بۆ لای پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەچێت. زیلان لەسەر ئایدۆلۆژیای پەکەکە و لەسەر گەلێک کە بێ سەرۆکایەتی بژی چی بەسەر دێت دەست دەکات بە لێکۆڵینەوە و لە ئاکامدا گرێدانی ئەو بە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالانەوە دروست دەبێت. هاوکات لە ساڵڕۆژی چالاکی گیانبازەکەی زەینەب کناجێ ناسراو بە زیلاندا گەریلای پەژاگ لەتیفە سەلامەت ناسراو بە زیلان پەپولە کە بۆ ڕێزگردن لە چالاکیەکەی زەینەب کناجێ چوو بووە گوندی کاڵی مەریوان لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هێرشی کرایە سەر و لە ئەنجامدا گیانی بەخت کرد. زیلان پەپولە لە ساڵی 1983 لە ناوچەی مەرگەوەری پارێزگای ئورومیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و چوارمین منداڵی بنەماڵەکەیان بوو. کاتێک زیلان پەپولە لە تەمەنی 3 ساڵدا بێت بنەماڵەکەی لەبەر گوشارەکانی ئاغاکانی گوند ناچار بوون گونجەکەیان بەجێ بهێڵن و لە گەڕێکی ئیسلامابادی شاری ئورومیە نیشتەجێ دەبن. لە دوای پیلانگەڕی نێودەوڵەتی 15 شوبات لە دژی گەلی کورد لەتیفە سەلامەت لە هەرێمی خوارکوک بەشداری ڕێزەکانی گەریلا دەبێت. چەندین ساڵ لە چیاکانی کوردستان
وەکو گەریلا تێکۆشانی بێوچانی لە پێناو ئازادی و واتای ژیانی ئازاد بەڕێوە برد. لە ڕۆژی 3 ژوەنی ساڵی 2006دا لە کاتێکدا لە گوندێکی ناوچەی مەریوان بە ناوی کاڵ بۆ ڕێزگرتن لە یاد و تێکۆشانی زەینەب کناجێ ناسراو بە زیلان لەلایەن هێزە داگیرکەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هێرشی کرایە سەر و لە کامدا گیانی بەخت کرد. بەڵێبەرزان لەسەر ئەم بابەتە بە پێیسمانزانی لەگەڵ بەڕێز شەرڤین زیلان ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆدار قسە و باسی زیاتر بکەین. بەڕێز شەرڤین سڵاوت لەبێت وەم کاتت باش. دەپرسم ئەمڕۆ 21مین ساڵڕۆژی چالاکیەکەی ژنەگەریلای پەکەکە زەینەب کناجی ناسراو بە زیلانە و هاوکات 11مین ساڵڕۆژی گیانبەخەتکردنی لەتیفە سەلامەت ناسراو بە زیلان پەکپولەیە. سەرەتا دەمەوێت کەمێک باس لە کەسایەتیە و دوو ژنە قارەمانە بکەیت. بەڕێز شەرڤین زۆر باشە پێم وایە لە ئێستادا بەڕێز شەرڤین گوێ لە دەنگی من نییە هەوڵەدەین لە کاتێکی ترا پەیوەندی بکەینەوە بە بەڕێز شەرڤینەوە و شرۆڤەی ئەم بابەتە بکەین. لەچینە تەوەرێکی تری بەرنامەکەمان هەوڵەکانی ڕژێمی ئێران دژی تێکۆشانی گەریلا درێژەی هەیە و لە دوای ئورمیا گروپێکی کۆنترا گەریلا لە مەریوان هاوڵاتیان بێزار دەکەن. بەپێی زانێرەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە گروپە کۆنترا گەریلاکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران کە پێشتر لە گوندەکانی دەوروبەری ئورمیا بەکردەوەی ناشرین دژ بە هاوڵاتیان هەوڵیاندا بوو گەریلاکانی یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکە ڕەش بکەن. ئەم جارە لە مەریوان بەردەوامیان بەو کردەوانەیان داوە و چونەتە گوندەکانی دەوروبەری ئەو شارە و بە تۆقاندنی خەڵک و باجوەرگرتن هەوڵی ناشرینکردنی گەریلایان داوە. هاوڵاتیان لەو گوندانەوە ڕایان گەیاندووە ئەو کۆنترا گەریلایانە جلی گەریلایان لەبەر کردووە و بە زەرەوەی کرمانجیش لەگەڵ یەکدی و لەگەڵ خەڵک قسەیان کردووە. ئێران ئەم کارەی لە شەڕی تایبەتی دەوڵەتی تورک دژی گەریلا وەرگرتووە لەم ڕێگەیەوە هەڵدەدات گەریلاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرچاوی خەڵک ناشرین پیشان بدات. بەڵێبەرزان لەسەر ئەم بابەتەش بە پێویستم زانی لەگەڵ بەهار ئەڤرین ڕۆژنامەوان قسە و باسی زیاتر بکەم. بەڕێز بەهار بەیانیت باش دەمەوێت بپرسم بەهار سەرچاوە هەرێمیەکان باس لەوە دەکەن کە هێزەکانی سوپای پاسداران بەدژی گەریلاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەتایبەتی لە ئورمی و مەریوان ئەزیەت و ئازاری خەڵک ئەدەن. ئامانج لەو کردەوەیان چییە؟ بله زۆر سپاس بکەم ئەزی دەم باش دەبێژم ji بۆ هەموو تەماشەبانên هێژە ez çalakiyê konfragileyekê heye ne tenê di ûnî belkî li hemû şarên Kurdistanê bi taybet Merîvan Pîranşehir jî hebû û ev ne cara yekê û cara davîj nabe û ev mirov dikare bêjî yani stratejiya şerê taybet hemberî gelê Kurd û dixwazin bi vê şêwazê tirsek û avekî di nav civaka Kurd de çê bike û hem li gel exwazî bikin û hem jî yani ew çehra rêxistanê siyasî û wek pejak wek Kurda ku niha pêşengê ji bo azadiya gelê Kurdistanê dike dixwaze wan çehra wan tehrîb bike û bi vê ava yani ne tenê bi ameliyatê kontragîrerê em dikarin bibin yani divan demê davî da destgîrî û fişara ku li ser gelê Kurd û hemû bajarê Kurda jî em dikarin bibînin ev hemû şêwaz û siyaset yek û rîşa wê ji yekê ku dixwazin bi taybet ew potansiyela hayî ku niha di civaka Kurd de heye û hem tehrîf bikin û hem jî tedbîr bikin ji bo wê jî yani ev berê em dikarin bêjin demekî ev navber ketibûna yani ji wan çalakiyê kontragîrerê ama ji ber ku niha rojava siyasiya îranê hinekî guherî bi taybet ji bo piştî vê êrişa terorîstîk ku li Tehranê çêbû behaneke baş ket dest rejimê ku daha zêdetir dest û fişarê bîne ser gelê Kurd em dibînin ku rojane bi siyan yan bi dehan
کسایت دیگه شخصیت سیاسی و مدنی در کردستان دستگیر بودن او از دوی واقعی که برای رژیم ایرانی نها در آسمکی که ضعیف تجربه که هم در آیه دربه یعنی سیاست دربه هنکی ناکوکی و تضاد های او همجی به هنده در او به ویش وضعی دخوازه یعنی گل بخبن کنترل خود پوتانسیل هیجی که هایی هنکی تضعیف بکن. زۆر باشە هون پێتان وایە کە چۆن دەبێت لە هەمبەر ئەو پلانەی کۆماری ئیسلامی جورێک لە کاردانەوە هەبێت. داره بگومان ذاتاً از سیاستی که دیدن به تایبەت ji bo wê ku gel êdî hişyar bûye gel êdî zana bûye û dewlet nikare bi vê şêwazê gel kontrol bike û ev hemû feşat yani çawa bêjin dikare yani اصل هر جورا درماندگی و بیچاره‌بونا رژیم ایرانی نشان داده. با وجه نها دادم ایجابی دوای کمونجی دزانن کشتن کلبر جی هری زیده بوده. یعنی از کشتن کلبر کو اوقات زیده بوده وقت پیامه که مساج کیج بو گلی کد او کد خازه به وحشتی به از آب دیجوا کا کد چه بیت کو اگر اون بخواد سری راکن اگر اون بخوادن یعنی ما في خوب خازن ام بکارن یعنی و بکشینجی و دستگیر بکنجی او فشار زخم که نها لعالی رژیم ایران سرگل کردستان به تایبەت باجار استراتژیک کردستان وک کرمانشاه وک سنه وک ارومیه که ام بکارن ببینه دوی واقعی که براستی رژیم ما سیاست خود بردوام دکود بده یعنی حلوه سگل همبری وان هر تن هوشیارانه و آگاهانه بشه بود که اگر از سیاست بردوام بکه یعنی گرک از گل کد بگیجه به اصل زانبون که هیچ یعنی نه از چه بیجی یعنی بیدنگ نبینی مثلا او چالکیا سردش کو جبو کولبر او بخو مساجت کر باشه جبو دولت کو ایدی ام یعنی ایدی ام بیدنگ نامینه یعنی از بهانه کو پیش انفجار یعنی تروریستی کو لتهران چه بود ها زیادتر bu sebep ku İran bahane ki baş dikeve desteği ku em van siyasetine daha ziyade demeşine u adiyeden ve beş helbejatına İran'ı ku çe bu بتایبەت یعنی گلی کرد جبو به مجاری پیشنگی دکن داخل موافق خود کن و هر وها همو گل ایرانی وک آذری وک بلوچ وک ترکمن دعوتی به یعنی حزب گرفتن و اتحاد دکن و ابو سردن که ایران یعنی بخواد به پتانسیلی که هست هنه کی ده ضعیف کشیده کنه ها اونیه نه تنه گلی کرد بلکه آذری شنه بلکه یعنی اقلیت دینی شنه مذهبی شنه جدا کنه کی ده زیاده تر هیدی سری را بکن هیدی ده زیاده تر ما به خود پررنگ که لهندری دولت بویجی یعنی اب چالاکی کنترلگیری لای که اونیه به تایبەت یعنی به باجر مرگه و ترکیه و هر وها هنه دوری دن های نشان داده که براستی از شر تایبەت حتمی بردوام و و پیوست گلی کت هوشیار و همبر شر تایبەت رژیم ایرانی بیدنگ نمیه. لنهادا هیچ هەوڵێک هەیە بۆ ئاشکراکردنی ڕووی ڕاستەقینەیە و کۆنتراگەری لایەنە لە ناو بەتایبەتی ئورمی و مەریوان؟ لەنەهادا هیچ هەوڵێک هەیە بۆ ئاشکراکردنی ئەو کۆنتراگەری لایەنە تاکو ڕووی ڕاستەقینەیان دەرکەوێت چون پێم وایە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەیەوێت بەم کردەوانە خۆی وانی شام داد کە لە گەریلا دەترسێ جۆرێکە لە ترساندن لە گەریلا. بله یعنی zaten دیاره یعنی اب چالاکیه که حتی نشاندن یکتشتا گریلایه یعنی در واقع گریلای روشنات کردستان واندن داوی به تایبەت یعنی عالیه ریخستن کرنا گل زانکرنا گل بسر اکتیبون یعنی او مروف بکاره دیجه که دستا که حتم ریخستن کردا وقت یعنی حزب و ریخستن کردا که نها پیشنگی بکنجی با آزادی گل کردستان افضل حتم در رژیم ایرانی ده هبویه او بردوام رژیم و به تایبەت نها لروشلات کردستان یعنی رخصتن که مروبیجی وقت پاجاکی وقت خوداری که پیشنگی به مجاری دادن و پیوست گلی مجی یعنی هفکاری و به وان رخصتن را بکشی بلکه از هفکاری از یک کردن گلو رخصتن ده هذا مروب ده هات پر زیادت دکاره یعنی جبو دست کتنا مافی خود جبو کتنا مافی خود آگی رژیم و اوکده که رژیم پر ده ها زیادتر سرکوب کرده تا زیادتر سیاست خوی اشکنجه یه فشار و دستگیری تکنه بلکه ده ها زیادتر جیبه زیادتر بجی یعنی ام با انتواجه داوی اگر ام بشوفنه ام ببینیم که براستی جی یعنی در روشلات کردستانی که همون باجاری کرده از نجات پر دیار کره یعنی به
یعنی آلیکی و دستگیری آلیکی و کشتنا کولبر آلیکی و جی یعنی تحمل ملان و نها زخت زور براستی سرگیری کرد و اب نشان دیده که براستی جی دولت ایرانی چتی که روش کر بیچاره و بویجی ده ها زیرتر زخت و فشار خود سر گلی کرد یعنی زیره کردی بویجی نها نکنه در روشلاتی کردستان اگر هر چند سرچه کردستانش بنیره امنها ببینه که سیاست و یعنی او سیاست طایبت دولت آل سر کرده بویج یعنی پیوست انها یک گرتن هز گرتن و هفکاری همه کردان به هر دور هم و به طایبت گل روشلات کردستانی لحنبری وان سیاست طایبت و رژیم سری نتوینن و داکو بکاره به وان سیاست و رژیم والت دخینن. بله برایز بهر افرین روشناموان سپاس بو شروفکردنی ام بابتا گرنگه. بەڵبەرزان ئەچینە تەوەری پێشووتر کە بەڕێز شەروین زیلانمان لەگەڵ بوو ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆدار بەڕێز شەروین دووبارە دێمەوڵات سڵاوت لێبێت و ئەم کاتت باش دەمەوێت سەرەتا پرسم ئەمڕۆ 21 ساڕۆژی چالاکیەکەیش نەگەریلای پەکەکە زەینەب کناجی ناسراو بە زیلانە و هەروەها هاوکات 11 ساڕۆژی گیان بەخەتکردنی لەتیفە سەلامەت ناسراو بە زیلان پەپولەیە. سەرەتا دەمەوێت کەمێک باس لە کەسایەتی ئەو دوو ژنە قارەمانە بکەیت. سلام بو برنامه و وکی ایوج بحث لسرکر ایرو سالوگر بسته کمینیا شهادتا شهید مازن زیلان زینب قناجی و 11 سالوگر شهادت زیلان پپولایا سری دل شخص شهید مازن زینب قناجی دا و زیلان پپولایا دا همو شهید آزادی شهید شورش از بیرتنم و بجنا خال برتوینم و وکر حوالی نوانه امجاری که دیتر تحصیل بیرانی نوانه ده سوز پیمان خواه دوباره دیکنجی بو او شهیدانه بله وکو تزانین حوال زیلان بچالاکی خال کردستان تاریخی که پیش خست کسایتی که تاریخی بو چالاکی که تاریخی بو لسروی اساسی جی رنگ جنه تاریخ نویسند او جنه کو دسته که جوک آواکری جیان آواکری او آزادی لپیش خستی جاری که دیتر او جنا بچالکی آخا او جنا برهمدار او جنا آفرینر او جنا خلقتر جاری که دیتر دیسا در خست سر دیکا دیرو که جبروی که جی چالکی حوال زیلان کردستان ده تاریخ کنو بو قوناخ اگبو میلاد اگبو و وجین اگبو مزگینی روزانو بو مزگینی جیان آزاد بو بو خاطر مناسبت وی روزی از وی روزی دست بکره بر اپو همو مروایی آزاد و گل کردستان و بتایبت جن کرد بکم اول زیلان دمه که وسط چالاکی پیش خواست کو همی سیستم ظلمکار نهاق کو دست خدانه هف سیستم فاشیست سیستم پیاسالاری هموش وزین دستلاداری و کولتیه کو دمه که وسط چالاکی پیش خست جبو مروایی آزاد جبو نسخ مروایی جبو جیانه که آزاد کو وکو حساب خواستنه که تاریخی بو حساب خواستنه که جنه بو 1000 سالان 5000 سالان کو جن هاتیه سرکت کرن هاتیه چوساندن و هر زیده کو جن به قربانی او سیستمه لجرنوی دستریجو تجاوز دبل لجرنوی ناموس دبل لجرنوی محکومیت تسلیمیت دبل لجرنوی خودکشی دبل هر زیده جن به قربانی او سیستمه برهمداری ویا حوال زیلان چالکی پیش خست و اوه بو وکو انتقامه که تاریخی بو سروی اساسی و جبروی که جبه برا پود بیجه زیلان شهید انسانیتی شهید مروایی جبر کو مروایی این ده آزاد جیان بکه جبر کو نسخ مروایی بپاریزه جبو جیان آزاد حوال زیلان بی چالکی پیش خست جبو که حقیقت نشان مروایی بده جخوا حوال زیلان دنامه خود جید بیجه جبر که از جیان پر حال دکم و انسانم پر حال دکم از چالاکی که وسا پیش دخم یعنی عشق حوال زیلان جبو مروایی عشق حوال زیلان جبو جیانه او دو اغره بده چالاکی که پیش دخم او دو افت فدایتی ده کته زنین چالاکی حوال زیلان چالاکی که فدایی بو یعنی به همو جسته خواه
خوا پارچه کرد او رحک فدایتی رحک نو لکردستان چند که فدایتی لکردستان دا پیش خست کو قلب دشمن دا خود تاقاندن دیسا اول روزی که وسه کو دوی داری دا پیوست ام جاری که دیتر ریبر اپو جیده که گرانکری لسر ریبر اپو هایی بەڕێز شەرڤین دەمەوێت بپرسم پێتان وانییە لە دوای گیان بەختکردنیە و دوو ژنە گەریلا قارەمانە چەندان ژنی تر چەندان زیلانی تر لە ئێستادا لە شاخەکانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بەرگری لە کورد و کوردایەتی دەکەن پێتان وانییە چەندان زیلانی تر لە دوای ئەوان دروست بوونەتەوە درسته پشتی چالکی هوال ویلان به حاضران کچی خورد کرد هاتم بشتری شورش بون یعنی به امر هاتم بشتر بون ایرو فرمانداری زیلان اندال چار پاچی کردستانی ارتش جنان آوا بوید و لجوی سیستم ظلمکار حساب دخوازن انتقام دگیرن که وکی تزانین روز ما ایرو درجی دجمن هری وحشیانه هری هوانه که باعشه ایرو چطاری هری پیشتر جن کرد بسندری وی سیستمی الباد خواددن چالکی دکن و چالکی سرکفتن لدار دخن و مزگین آزادیه مزگین جیانا نجم رواهی رتنن وقت زنین اول زیلان پپول اجی کچی که روشلاتی کردستانی بو پشتی اول زیلان چالکی پیشخست اول جی بشتر بو او خان نوی خودی که زیلان او نفس صفحه کو همان روژی دا روژی 30 دا اول زیلان جی بشوازی که قهرمانتی لمنطقه مریوانه شهید بکبه و دجمن شوازی که غوغانه محشیانه اول شهید دخل کو جستویت به ماشین وگیره داده اولی اصلا او ترسی که دجمن جوی رسیه یعنی دجمن جوی عدد ترسی که امرشان کردستان دا دلال بده جبر بایی که شوازی که هوانتنا فقط دجمن الحنبر بيروح دجمن جي دخل بساري بكابل جبر بيجي جي بحمو شوازي هوانه مروهي بساري قال لك ولدتنا فقط دجمن باش تزانك بساري ناكبه çünkü تاريخ هذا تجار ظلمكار الساري نكتنا çünkü التاريخ هذا حتم ظلمكارن روراش بونا وحاطنا محكوم كرن ايكي بساركتي مروهي آزاده وجيانا آزاده وإراده آزادية مروهية بەڵێ بەڕێز شەرڤین زیلان ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆدار سوپاس بۆ بەشداریکردنت. بەڵێ بەڕێزان ئەکتۆلی ئەم بەیانیەمان پێشکەشکردن تا ئەکتۆلێکی تر و شۆڤەکردنی بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ کاتێکی خۆش و ماڵەوە.